ساڵتانێ بێوم کاتان بە ئاژبینەرانی شارپرس من بەریوان جەبار بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵتانم دیارە لە دوایەوەی کە لە مانگی تشتینی دووەمی ساڵی 2021 بەشێک لە وڵاتیانی ناحیەی پیرەمەگرون لە بەرامبەر نەبوون و کەمی خزمەتگوزاری لە ناحیەکان گربوونەوە خۆپیشاندانیان ئەنجامدا و بەشێک لەو گەنجانەی کە بەشداری خۆپیشاندانەکەیان کردبوون لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتیەوە دەستگیر کرابوون و ئەم شەو لە بڵاوکراوەیەکی بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی دادان پێدانانی بەشێک لەو گەنجانەی کە لە خۆپیشاندانەکان بەشداریان کردبوو بڵاوکراوەوە پێی ئەو ڕاگەنداوەی بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی ئەم گەنجانە تۆمەتبار دەکەن بۆی کە دەستیان هەبووە لە بەلا ڕێدابردنی خۆپیشاندانەکان هاوکات ئەو گرژی ئاڵۆزیانەی کە دروست بوون لە ئەنجامی خۆپیشاندانەکە ئەم گەنجانە تۆمەتبار دەکەن هاوکات ئەم گەنجانە تۆمەتبارن بە پێی ڕاگەنداوەکەی ئاسایش لە بەرامبەر سووتاندن و تێکدانی بەشێک لە دام و دەستگاکانی دەوڵەت ئەوەی کە جێگەی تێبینی بوو و جێگەی سەرنج و هەرزوو نیگەرانی و تووڕێی بەشێک لە هاوڵاتیان و چاودێرانی سیاسی و چالاکوانانی مەدەنی و سیاسی و ڕێکخراوەکان و بەشێک لە چین و توێژەکانی لێکەوتەوە ئەوە بوو کە ئەم گەنجانە لە نێوگرتە ڤیددیۆیەکەدا بە پۆشاکێکی تایبەتەوە دەبیندێن کە ئەوش پۆشاکێکی پرتەقاڵیە کە تایبەتە بەو کەسانەی کە لەسەر ئاستی دنیاوە بەشێک لە زیندانەکانی دنیا لە کاتێکدا زیندانی دەکرێن دەستیان هەبووە لە کاری تیرۆریستیدا و ئەندام و بەرپرسی باڵای گروپە چەکدارە تیرۆریستەکان هاوکات ئەو کەسانەی کە زیندانی هەتایی دەیانگرێتەوە ئەم جۆرە پۆشاکە دەپۆشن بەرمونە لە زیندانی گوانتانامۆی ئەمریکا کە لە دەرەوەی خاکی ئەمریکا لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە سەرپەرشتی دەکرێت زیندانەکانی نێو ئەم زیندانە پۆشاکی پرتەقاڵیان لەبەرکراوە لەبەرەوەی ئەم کەسانە بە کەسانی مەترسیدار بۆ سەر کۆمەڵگا دادەنێن و هاوکات ئەو کەسانان دەستیان هەبووە لە کاری تیرۆریستی و ئەندامی ڕێکخراوە تیرۆریستیەکانن هاوکات لە ماوەی ڕابردوودا تیرۆریستانی داعش ئەو کەسانی کە لەلایەن تیرۆریستانی داعشەوە دەگیرا ڕاستەوخۆ ئەم پۆشاکیان لەبەردەکرا ئەمەش وەکو وەڵامێک بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەرامبەر گرتنی ئەو ئەندامانەی داعش کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لە زیندانی گوانتانامۆ دەست بەسەر و زیندانی کراون کاردانەوەکان لە بەرامبەر ئەم گرتە ڤیددیۆیەدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە دیاریکراوی و سەرجەم تۆڕەکانی تر تا بێت زیاتر دەبن و پێدەچێت و چاوەڕوان دەکرێت کە کاردانەوەکان زیاتر بن لە بەرامبەر ئەو گرتە ڤیددیۆیی کە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ئەم شەو بڵاوی کردەوە هاوکات ئەو گەنجانەی کە ڕۆڵەی ئەم نیشتیمانن هاوکات بەشداری خۆپیشاندانەکانیان کردووە لە کاتێکدا بەمەبەستی ناڕەزایەتی دەربڕین لە بەرامبەر نەبوون و کەمی خزمەتگوزاری لە ناحیەی پیرەمەگرون لە ماوەی ڕابردوودا خۆپیشاندانیان ئەنجام داوە پێدەچێت کە هەڵوێستەکان و کاردانەوەکان تونتر بن لە بەرامبەر ئەم ڕەفتارەی بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی سلێمانی لە بەرامبەر ئەو گەنجانەی کە لەلایەن ئاسایشی سلێمانی تا ئێستاش دەست بەسەرن یەکێکتر لەو بابەتە گەرم و گوڕانێکە ئێستا لەسەر ئاستی عێراق وەرێنی کوردستان و لەسەر ئاستی شەقامی سیاسی باسی لێ دەکرێت پرسی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقیە ئەمە لە کاتێکدا لە دوای پەسەندکردنی دەرەنجامەکانی هەڵبژاردن لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە سەرجەم هێز ویلایەنە سیاسەکان و پێکهاتەکان لە هەوڵی ئەوەدان کۆبوونەوەکانیان زیاتر دەکەن و هەوڵەکانیان زیاتر چڕ دەکەنەوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت و یەکلاییکردنەوەی سەرجەم پۆستە باڵاکانی عێراق دیارە شیعەکان لە دوای زنجیرەیە کۆبوونەوە تاوەکو ئێستا نەیانتوانیەوە بگەنە دەرەنجامێکی باش بۆ پێکێنانی حکوومەت ئەوەی کە کۆتا زانیاریە لەسەر پێکێنانی حکوومەت و هەوڵەکانی شەقامی شیعی بۆ ئەوەی کە بتوانن بە یەک ئاراستە و بە پەیامێکی یەکگرتووانە بتوانن کاندیدی خۆیان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق دیاری بکەن ئەوەیە کە ئەم شەو ڕەوتی سەدر لەگەڵ ئەو هاوپەیمانێتی و ئەو لایەنانەی کە لە چوارچێوەی هەماهەنگی شیعی عێراقیدا بەشدارن کۆبوونەتەوە ئەم شەو و بڕیاریان داوە کە ئەمڕۆ و پاشنیوەڕۆی ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەو لێک تێگەیشتنەی کە
ئەم شەو سەدرەکان لەگەڵ ئەو هاوپەیمانێتی یاخود ئەو چوارچەوەی هەماهەنگی شیعەکان کە لە دەوڵەتی یاسا و فەتح و بەشێکی تر لەسەرکردە شیعەکان پێک دێت ئەو لە تێگەشتن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن لە کاتێکدا باز لەوە دەکرێەوە میدیایەکی نزیک لە سەدرەکان ئەم شەو ئەوەی ڕاگەیان کە لێک نزیکبوونەوە لێک تێگەیشتنی باش لە کۆبوونەوەکەدا بووە و پێدەچێت شیعەکان پێکەوە کاندیدێکی دیاریکراویان هەبێت بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق و ئێستا چاوەکان لەسەر ئەوەن کە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی ئەمڕۆدا شیعەکان دوا هەڵوێستی خۆیان لەسەر پێکێنانی کابینی نوێی حکوومەتی عێراقی و هەڵوێستیان بۆ یەکلاییکردنەوەی ئەو پۆستانەی کە پێویستە قسەی لەسەر بکرێ و هەڵوێستی جدی لەسەر ڕابگەێنرێ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی ئەمڕۆدا ڕای شیعەکان بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێ هەرچی تایبەتە بە پێکاتەی کورد دیارە بەپێی ئەو ڕێکەوتنە کۆنکرێتی کە لەسەر ئاستی عێراق لە نێوان کورد و شیع و سوننەدا کراوە پۆستی سەرۆککۆمار پشکی کوردەوە لە نێو کوردیشدا لە ڕابردوای یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەندارەتی ئەم پۆستی کردوە لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان لە دوای هەڵبژاردنەکانەوە چەند جارێک سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزوولایەنە سیاسیەکانی کردووەوە پارتی دیموکراتی کوردستان لە هەوڵی ئەوەدایە کە پۆستی سەرۆککۆمار بە جۆرێک لە جۆرەکان بۆ خۆی مسۆگەر بکە لە کاتێکە ئەم پۆستە سەرکردایەتی باڵایەکێتی لە ڕابردوودا ڕایان گەیاند بوو و ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لە ساڵ وێستەکانی خۆی کە پۆستی سەرۆککۆماری عێراق پشتی کوردەوە لە نێو کوردیشدا ئەم پۆستە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند کە تاکە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق تەنها خودی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحەوە ئەو لە پۆستەکەیدا دەمێنێتەوە دیارە ئەمڕۆ بۆ ئەو مەبەستە چەند کۆبوونەوەیەک لە نێوان یەکێتی و پارتیدا ئەنجام دەدە ئەمڕۆ بڕیارە کاتژمێر 2 لە پیرمام وەفدێکی باڵای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی عیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی پیرمام بکات لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و وەفدێکی پارتی بە سەرکردایەتی و شارزێباری کۆ ببنەوە و یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە و باسی لێەوە دەکەن ئەمڕۆ پێکێنانی کابینی نوێی حکوومەتی عێراقەوە چۆن کورد بتوانێت بە یەک تیم سەردانی بەغدا بکە و بەشدار بێت لە حکوومەتی نوێی عێراق و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ پۆستی سەرۆککۆمار یەکلایی بکەنەوە لە کاتێکدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا ڕایگەیان و پارتی ئاگادار کردوێتەوە لەوەی کە پۆستی سەرۆککۆمار پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تەنها کاندیدی ئەوانش بۆ پۆستی سەرۆککۆمار خودی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە لە هەمان کاتدا هەر ئەمڕۆ وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی سەرکردایەتی کە دکتۆر خەسرە و گۆران هاوکات هێمن هەورامی سەرپەرشتی دەکەن سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن لە سلێمانی لە کۆبوونەوەکەدا باز لە پرسی دواخستنی هەڵبژاردن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و هەندێک پرسی تایبەت بە بابەتی کۆمیسیۆن لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا گفتوگۆی جدی لەسەر دەکرێت و ئاراستەکان بۆ شێوەیەن و هەوڵەکان بەو شێوەیەن کە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر چەند پرسێکی دیاریکراوە بە تایبەتی پرسی پێکێنانی کابینی نوێی حکوومەت و هاوکات پۆستی سەرۆککۆمارکەیەکێکە لە پۆستە باڵاوسیادەکانی عێراق ئەم پۆستە یەکلا بکەنەوە و تاکە کاندیدی خۆیان دیاری بکەن بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق و ئەو سیناڕۆیی کە لە ساڵی 2010دا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی خۆیان ناردە نێو هۆڵی پەرلەمانەوە ئەمجارە بە شێوازێکی جیاوازتر یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بتوانن تەنها یەک کاندیدی خۆیان کە ڕای هەم پارتی دیموکراتی کوردستان هەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بێت تاکە کاندیدی خۆیان بنێرنە بەغدا و نوێنەرایەتی کوردەکان لە پۆستی سەرۆککۆماری عێراقدا.
بێت.